بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی 1439 پیرۆزباییەکی دڵسۆزانە و سەرڕاستانە لە هەموو مسلمانانی کورد بە گشتی و ئیسلامیە چالاکوانەکان بە تایبەتی و جوامەران و ڕەوتەوانان بە تایبەتی تر. سڵاو و ڕێز و وەلائی تایبەتیشم بۆ مهاجر و مجاهیدانی ڕێگای خواویستی لە هەر شوێنێک کە هەن بە تایبەتی لە شام و بە تایبەتی تر لە عەزیزەکانی کورد کە لەوێن. هەروەها سڵاو و ڕێز و وەلا و خۆشەویستی و دڵسۆزیشم ئەنوێنم بۆ عەزیزەکانی زیندان، ئەوانەی ئێستا لە زیندانی تاغوتانی کوردستانن، لە پێش هەمووشیانەوە کاک ئەبوو خوبەیب کاک وەلیزا خۆی بەڕێز کە 19 ساڵە لە زیندانی تاغوتانی پارتی هەیە بێ ئەوەی محاکەمە بکرێ، بێ ئەوەی ئومێدێک هەبێ یا تروسکایەکی خەبەرێک هەبێ کە ئازاد دەکرێت. تاغوتی هەموو وڵاتان عەفوی عام دەرەکەن، بەڵام تاغوتی وڵاتی ئێمە و گرگنە پیسەکان جورئەتی ئەوەشیان نەماوە، توانای ئەوەشیان نەماوە و سیما و سیفەتی پیاوانە و جوامێرانەشیان تیا نەماوە تاکو شتێکی وا بکەن. ئەگەرچی ئەو بەڕێزانە شایەنی ئەوەن ئەمان محاکەمە بکەنەوە.